دوعا ئەتوانی ئەو قەدەرەی کە هاتووەتە خوارەوە بووە من کە تووشم بێ بەڵایەکی خراپە بە دوعا ئەتوانین بیگۆڕین بە دوعا ئەتوانین سوکی کەینەوە کەمی کەینەوە بەڵاکە لابین لەسەر خۆمان. سەیدنا عەبدوڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دوعایە کرد ئەی فەرموو خوایە گیان ئەگەر لەم شەوانەیە بڕیارت داوە خێر بەرەکەت ڕزق عاقیبەت خێری ئیستیقامەت دائەگری بۆ سەرمان خوایە بێبەشمان نەکەی لێ خوایە تووشمانی بکەی ئەو خێر و بەرەکەتە. خوایە گیان ئەگەر لەم شەوانەیە بڕیارت داوە بەڵاو موسیبەت ناخۆشی و نەخۆشی خراپە دابەزێ بۆ سەرزەوی خوایە گیان دووری خەیتەوە لێمان خوایە گیان نە تووشمانی کەی نە پێمانی نیشان دەی. ئەمە دوعای عەبدوڵای کوڕی عومەر بووە لە شەوانی قەدرا ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ. ئەمە لەکوێوە فێر بووە لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم. بۆیە شەوانی قەدر قەدەرەکان ئەگۆڕێن هەتا ساڵی داهاتوو دیاری ئەکرێ ئێمە چی بکەین و چی نەکەین چۆن بڕۆین چیمان تووشە بێ چیمان تووش نابێ بەڵام بەو دوعایانە ئێمە ئەتوانین بیگۆڕین.